ئەوەی کە بینای ژیانی لەسەر ئەم شتانە ڕۆژێکی بەجێهێڵێ ئاگاشی لێ نامێنێ. پیاوێک لەبەر مناڵەکەی لە دین دەرەچێت، دینداری ناکات، مناڵێک لەبەر باوشی، پیاوێک لەبەر ژنەکەی، ژنێک لەبەر مێردەکەی، کەسێک لەبەر خزم و دۆستەکانی تا عاجز نەبن. ڕۆژێک دێت بەجێ ئێڵێ، ڕۆژی ئەوەیە کەس ناناسێت. بەڵکو الله تعالى ئەفەرمێت يبصرونهم، خزمەکان یەکتری ئەبینن ئەشیان ناسنەوە وەنیە. بەڵام يود المجرم لو يفتدي من عذاب يومئذ بشي ببنيه وصاحبته وأخيه وفصيلته التي تؤويه ومن في الأرض جميعا ثم ينجيه. أفرمي الروجة جيتا بيشوا خزم كان بينيت برا ناسيته أزاني وبراكيتي. بەڵام ئەوانەی کە تاوانبارن تەمەنا ئەکەن کەچی بکەن، پیاو ئیشی ئەوەیە ئەڵە کوڕەکەم ئەەکەم بە فیدیا بەس نەجاتم بێ بیبن. مێرد بۆ ژنەکەی، ژن بۆ مێردەکەی، برا بۆ برا، خوشک بۆ برا بۆ خوشک. نەگەر ئەوە تەمەناکە قەومەکەی خۆی هەموو بکا بە قوربانی، فەسیلەکەی خۆی هەموو بکا بە قوربانی، حیزبەکەی، جەماعەتەکەی، تەوەجوهەکەی، مەزهەبەکەی کە لە پێناویە هەموو شتێدانێ. ڕۆژێک یێتە پێش وەڵە کاکە هەمویان برن بەس خۆم نەجات بن. ئیترەوە درۆیە بەیەکەوە بین تا ئاخیر هەڵەوەشێتەوە. نەگەر ئەوە ومن في الأرض جميعا ثم ينجيه. ئینسان ئەوەندە لەو ڕۆژگارەیە، ئەوەندە حاڵی قورسە، تەمەنا و خۆزگا خوازێ ئامادەیە هەرچی لەو سەرزەویە ئەژی بیکاتە قوربانی خۆی. بیان بن هەرچی لە عەرزای بیخەنە بیسووتێن بەستە نامن نەجاتم. لەبەر ئەوە الله تعالى فەرمێت بۆ ڕۆژی شیاوە حساب بکە. خەڵە باڵەکی و هۆسەی ئێستا هەڵە نەخەڵەتێنێ، ساغ و سەلامەتی ئێستا هەڵە نەخەڵەتێنێ، چونکە ئەو ڕۆژت لە پێشە زۆر نزیکیشە. ها کە چووینە سەری لە لەحەزاتێکە ئەچیتە سەری.